فاروق غەفور پسپۆڕی ئابووری لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت تا توی زیاتری کادانەوەکانی نرخینەوت و کاریگەریەکانی دەکەین. کاک فاروق سڵاوم کاتت باش. سەرەتا وەک پسپۆڕێکی ئابووری سەرنجی تۆ چییە لەسەر ئەم هەڵبەز و دابەزەی نرخی نەوت کە بەتایبەت لەم هەفتەیەدا کە چەند دۆلارێک نرخی نەوت زیادی کردووە لە بازاڕەکانی جیهاندا؟ مەلای خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ ئێوەش، سڵاو لە بیسەران و بینەرانی NRT. سڵاو لە بەڕێزیش. لە ڕاستیە ئەم بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی نەوت لە ئێستادا بریتیە لەوەی کە بۆ ماوەی چنێکە نرخی نەوت لە جیهانە دابەزیوە، ئەویش بەو سەبەب و هۆکارێکەوە ئەو وڵاتانەیەکەوە بەرهەمێنەری نەوتن لە یەکتری دوور کەوتونەوەتەوە و جۆرێک لە با بڵێن ئاجزی و جۆرێک لە لێک تێنەگەیشتن یاخود هەنێک جاریش بوونی گرژی لە نێوانەنە دروست بۆ وای کردووە کە ئەویکە گوێبەویکە نەدات و ببێتەوە ئەوەی کە ئەو ڕێژە هەناردەکردنە لە نەوت بەرز بێتەوە. بەڵام ئێستا لەم هەفتەیە تقریباً لێکتێگەیشتنێک تقریباً خەریکە دروستە بێ لە نێوان سێ چوار وڵاتی سەرەکی لە بەرهەمێنی نەوت لە جیهانە. ئەمە ژوا ئاکات کەوا وردە ئاستی نەوت و بەرهەمێنانەکەی بگاتە ئاستێکی دیاریکراوە بێتە سەبەبی ڕاگیرکردنی ئەو نرخە ئەمە لەلایەک و لای کەشەوەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد بە بەرزبوونەوەی یاخود با بڵێن پڕبوونی ئەمبارەکانی نەوتی ئەمریکا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یەک شکێ لەو هۆکارانە کە ئەمەش لە جیهانە یەکێکە لەو هۆکارانەی کە دەست ئەگرێ بەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی نەوت لە جیهانە و سەبەبی کەشەیە کە لەوە چێ کاریگەریەکانی سەرما و یاخود با بڵێن وەرزیش کاریگەری لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی نەوتی هەبوو لە جیهانە تایبەتی لەم هەفتەیە. بە لە بەچاوگرتنی دۆخە سیاسیەکەی جیهان و بەتایبەت وڵاتانی بەرهەمهێنی نەوت پێشبینی تۆ چییە؟ پێت وایە ئەم نرخە بەم جۆرە جێگی دەبێت لە نێوان 30 بۆ 35 دۆلاردا دەمێنێتەوە لەم ساڵدا؟ هەرچۆن ناتوانانی با بڵێن پێشبینێکی تەواو بکەی بۆ با بڵێن دۆخە سیاسیەکە، چونکە بە حەقیقەت ئەو وڵاتانەی کە ئێستا ڕێکەوتون بە تایبەتی سعودیە و ئێران و رووسیا بەدەر لە ڤەنزوێلا چونکە لە ناوچەی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمێک دوورترێکە ئەم وڵاتانە خۆیان بۆ خۆیان با بڵێن بەشێکن لە جومگە سەرەکیەکانی سەقامگیری و ناسەقامگیری سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بنکەی سەرەکی هەناردەکردنی نەوت لە جیهانە ئەژمارەکرێ. ئەگەر ئەم وڵاتانە بگەنە ئەوەی کەوا لێکتێگەیشتنێک دروست بێت، چونکە لە ڕاستیە سعودیە جەمسەرێکی درشترە لەگەڵ ئێران و رووسیا تقریبان جۆرێک لە هاوتی لە یەکتێگەیشتن و جۆرێک لە تەبایی سیاسیان هەیە بەیەکەوە. ئەم تەبایی سیاسی ئەمان ئەگەر بێت و لەگەڵ سعودیا بگەنە ڕێکەوتنێک بگەنە سیغەیەکەوە هەردوو لایەن ئەلبەت لەبەر زەرەر نەکردن و زیان نەکردنی زیاتری ئابوورەکانە لەو ڕۆوە بگەن ئەوەی کەوادا بنیشن لەسەر مێزی گفتوگۆ و با بڵێن حەلی گرفتە سیاسەکان بکرێت بە دڵنیاییەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا سوباتێک با بڵێن جێگیربوونێکی کاتی لە بابەتی نەوت دروست ببێت. تەنها هۆکارە سیاسیەکە نرخی نەوتی دابەزاندەوە یاخود هەندێک هۆکاری دیکەش بۆ نمونە چین بە دوای سەرچاوی وزەی دیکەدا دەگەڕێت، قەتەر یەکێکە لە وڵاتانی کە وەک پێشڕایگەاند و کە ئابوووریەکەی خۆی ئیتر پشت بە نەوت نابەستێت. هۆکاری دیکە یان تەنها هۆکارە سیاسەکە وای کردووە کە نرخی نەوت بەم جۆرە دابەزێت؟ نەخێر بەدڵنیاییەوە نەوت وەکو هەر گۆڕاوێکیکەی ئابووری تەنها پشت ئەستور نییە بە بابەتی با بڵێن سیاسیەوە و هۆکارەکانی کە دەستیان هەیەتیایە لەوانەوەکو پێشتر ئاماژەم پێکرد بابەتی وەرز گەرمی و سەرمای وەرزەکان و ئاکات تەڵەب و خواستی با بڵێن وڵاتان لەسەر نەوت و سوتەمەنی بەرز بێتەوە. ئەوە وڵاتانەی کەوا تاکە مەزدەریان لە بابەتی نەوتە با بڵێن لە بابەتی بەرهەمێنان و یاخود با بڵێن داهاتی نەتەوەیان کە نەوتە ئەوانە زیاتر مەترسیان لەسەرەوەی هەیە کە ئایا بەرزبوونەوە و نزمبوونەوە کە کاریگەری
جێگرەوەی چێوە بە شوێن هۆکارەکانی ئاچن ئەگینا ئەو وڵاتانی کەوا جێگرەوەی وزیان هەیە و ئەو وڵاتانی توانیوانە سوود لە بەدیلەکانی کەی وزەوەرگرن بەدڵنیایی و گرفتیان نییە بەڵام زۆرێک لە وڵاتانی کە بەرەمێنەری سەرەکی نەوتن لە ئێستا گویان بەوە نەداوە کە ڕۆژانە تقریبا لە سەر ئاستی جیهان 90 ملیۆن بەرمیل نەوت خواستی لەسەر بووە بەڵام ئێستا گەشتۆتە 95 ملیۆن بەرمیل و بەهۆی ئەو زیادە خستنە ڕۆی لە بواری دەرهێنان و هەناردەکردنی نەوت تا دروست بووە لەسەر ئاستی جیهانە گەشتۆتە نزیکەی 97 بۆ 98 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکا کە ئەمەش کاریگەری لەسەر ئاستی دابەزینی نەوت کردو ئەکەگەر بتوانرێ ئەم ڕێژێ بێنرێتەوە شوێنی خۆی بەدڵنیاییەوە کاریگەریە بێت و ئەتوانێت جۆرێک لە سەقامگیری دروست بێ بینە سەر هەرێمی کوردستان مانەوەی نرخی نەوت بەم جۆرە لە 30 بۆ 35 دۆلاردا کە زۆرێک لە ناوەندابووریەکانی جیهان پێشبینی دەکەن لەم ساڵدا کە نرخەکە بەم جۆرە بمێنێتەوە کاریگەری لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان چۆن دەبێت ئەم قەیرانەداری هەر بەردەوام دەبێت ئێستا ئەکرێ بڵین ئێمە باشبوون و ناباشبوونی حاڵی هەرێمی کوردستان هاوڵاتیان و بە تایبەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانش بەندیان کردو بە موچەوە لە ماوەی ڕابردووە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕایانگەیان کە تاوەکو مەرزی 50 دۆلار ئەگەر نەوتا ئەو شوێنە بەرز نەبێتەوە ئەوە دەستکاری ئەم ڕێژەی موچەکە بەم شێوازەیە کە ئێستاە ناکرێ بەدڵنیاییەوە حاڵی هەرێمی کوردستان لە ڕووی بەرزبوونەوەی داهاتەوە بۆ خۆی ئەبینێ بەڵام ئایا بالفعل ئەم داهاتە بێتە داهاتێکی حەقیقی و ئەتوانێت کەوا ژیانی هاوڵاتیان باشتر بکا و ئەو حاڵەی کەوا ئەو حاڵە ئەزمە و مەزەقە ناڕەحەتی کە حکوومەتی هەرێمی کوردستانی تێکەوتووە نەجاتی بە بەدڵنیاییەوە من ئەڵێم لەم حەدانە خێر چونکە ئێمە ئێستا خواستێکی زۆرمان هەیە بۆ با بڵێین بۆ دراو بۆ شایەکی زۆرمان هەیە لە مۆزوعی موچە و بوجا کە لە هەرێمی کوردستان دروست بووە قەرزێکی زۆر گەورەمان لەسەر نزیکەی 20 میلیارد دۆلارێک و زیاتریشە لەسەر ئەوە دروست بووە کە ئەگەر لە بەرزبوونەوەیکی زیاد یعنی نرخی بەرمیلێک نەوت بگاتە چەند دۆلار کە هەرێمی کوردستان دەتوانێت موچەی پێدابین بکات ئێسش لەوەی کە 34 و 35 ئەتوانێت دابینی بکە ئەوەتانێ ئەبینی کە پێشتەیش دابینی کردووە ئەوەی کە بەڕێزان لە سامانە سروشتەکان ڕاگەێنن کە ئێستا ئەوەی کە بکو موچە بە منوتۆیەدەن مەخزوونی لە مانگی نوێ بۆ مانگی 12 يعني زاد ل 4 مليار تقريبا هەڵگیراوە ئێستا ئەوەی کە بە موچە بە منوتۆیە درێ بریتە لەو مەخزوونە یاواتە داهاتەیە کەم کراوەوە بۆ نزیکی لە 150 تاکو لە 160 ئەودا ئەوەی کە هەیە لەوە ئەدرێ ئەمەی کە ئێستا هەیە ئەبێتە جۆرێک لە داهات بەڵام ئایا ئەم داهاتە چەندێک ئەتوانێ ئەو با بڵێن عەجزەمان پڕکاتەوە ئەوەش قسەیەکی دیکەیە. باشم قەیراندارەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ینی تەنها پێوتۆک پسپۆڕێکی یابووری تەنها دابەزەی نرخی نەوت هۆکارە یاخود سیاسەتی ئیدارەدانی نەوت و ناشەفافی پرسی نەوت لە هەرێمی کوردستان وەک هەندێک دەڵێن. مەوزوعەکە ئابم شێوازەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان تاکە مەصدەری ئێمە تا بەر لەوەی کەوا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەوت بەسەر بەخۆیی بنێرنە دەرەوە تاکە مەصدەرمان بریتی بووە لەو پارەی کە لە بەغاوە هاتووە. بەدەر لەوە چاوپۆشی کراوە لە هەرچی داهاتەیە کە لە هەرێمی کوردستان لە ناوخوا بەرهەمەهێنرێ چاوپۆشی کراوە لەوە بەدەر لەوە ئەو بڕەداهاتی کەوا لە بەغاوە گەشتوت هەرێمی کوردستاندا بەش کرا بەزە سێکتەرەکانی ئابووریا لە هەرێمی کوردستانەوە ژیانی هاوڵاتیانی پێی ئیدامە دراوە بەڵام لەو دقیقەیەوەکەوە هەرێمی کوردستان هەوڵە داد کەوا هەنێوت بەسەر بەخۆی بنێرێتە دەرەوە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم هەرێمە دەرگایەک یاخود دوکانێکی خۆی بەڕووی وڵاتانە ئەکاتەوە کە بریتێ لە فرۆشتنی نەوت ئایا ئیتر ئەم فرۆشتنی نەوتە پێویستەکە چەندێک شەفاف بێ چەندێک با بڵین عەدالەتی تیا بێ چەندێک هاوڵاتیان لە هەناردەکردن و لە داهاتەکەی ئاگادار بن ئەمە تاوەکو ئێستا بە شێوازێکی زۆر باش یاخود ئەگەر بڵێن نەبووە ینی تەواو متووە کە هاوڵاتیان ئاگادار نین لەوەی کە چەندێک هەناردە کراوە چەندێک داهات هەبووە بە چەندێک فرۆشراوە ئەمانە هەمووی لەلایەک و هەمووی لەلایەکی کەش بریتێ لەوەی کە ئەگەر ئێمە تاکە مەصدەرمان بریتی بوو لە بەغا ئەی ئێستا دەستمان بۆ بردوم قەزیە
ئەگەر ئێمە ئەمانزانی کە نەوت بەم شێوازەیە و هەرێمەکەمان بەم شێوازەیە و ئەمەش خواستمانە لەسەر خواستمانە لە ناوخوا و ئەمەش بوجە و موچەمانە ئەی بۆچی دەستمان برد بۆ فرۆشتنی نەوت و ئەم هەرێمەمان خست ئەم ئەزەخەوە ئەمەش بە دڵنیاییەوە هیچ مؤشراتێکمان پێ ناڵێ جگە لە بێئیدارەیی جگە لە بێپلانی جگە لە ئێمە من یەک قسە بە جەنابەت بڵێم ئێمە لە ئابووریا 4 بنەمای سەرەکیمان هەیە بۆ بەرەمێنان ئەویش بریتێ لە کار واتە دەستی کار لەگەڵ زەوی لەگەڵ سەرمایە لەگەڵ ڕێخستن زەوی و ڕێخستن و کار لە ئابووریا بە مرۆڤ ئەکرێ بەداخەوە لە هەرێمی کوردستانە ڕەکیزەی مرۆڤ لە گرفتێکی تەواوایە واتە ئێمە گرفتی مرۆڤمان هەیە لە هەرێمی کوردستانە واتە گەندەڵیمان هەیە لە بیرروبۆچنی مرۆڤەکانە کەمەش کاریگەری لەسەر پلان دروستەکە کاریگەری لەسەر ناشەفافێ دروستەکە کاریگەری لەسەر هەموو جملەکان دروستەکات. کاک فاروق کۆتا پرسیارێ دەکەم تۆ پسپۆڕێکی ئابووری دەبێت دیارە دۆخەکە دەبین دەبێت پێشبینیشتان هەبێ ینی بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخە بە خوێندنەوەی پێدراوەکان کە لە دۆخی ئابووری عێراق و ناوچەکە و جیانیش هەیە قەیرانی دارایی هەرێم تا چەند ساڵی دیکە کاریگەری جێدەهێڵێ ینی تا چەند ساڵی دیکە دەتوانرێت دەگە نرخی نەوتیش ئاسایی بێتەوە دەتوانرێت چارەسەر بکرێت قەیرانەکە. ئەمە بەدڵنیایە و بەشێکی ئەگەڕێتەوە ئەم پرسیارە بۆ لای دەسەڵاتدارانی هەرێم کە ئەکرێت لیان بپرسین ئێوە تا چەندێکی کە خۆتان کۆ ناکەنەوە تا چەندێک کە ئاوم شێوازە ماڵمەشپەرزیێنێتەوە ئەگەر دۆخەکە هەر بەم جۆرەوێ بەڕاستی من بەنسبەت خۆمەوە زۆر گەشتبین نیم کە ئەمەش نابێتەوەی کە ڕەشبینێک بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدەم چونکە ئەگەر نمونەی هەرێمی کوردستان نمونەی ماڵێک بێ ئەگەر ئەم ماڵە بڕێ قەرزی لەسەر بێ و ڕۆژ بڕۆژ داهاتەکەشی کەم بکە و لەم لاوە مناڵەکانیشی خواستەکان دابین نەبوو بێ ئەم باوکە چۆن بتوانێت ژیانی ئاسایی ئەم خێزانە جێبەجێ بکە و بەڕێ بکە یعنی ئێستا هەرێمی کوردستان قەرزی لەسەرە نزیکەی ئەوە بۆ 6 مانگەچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەی ئاسایی ژیانی ڕۆژانی خۆیان وەرنەگرتووە مەعاشواتە و کەسێککە پێی ئەژی جا تۆ 6 مانگ هیچ وەرنەگری بەچی ئەژی ئەگەر ئەمەش ئیزافە ببێ ئەگەر زیاتر لە مەش بڕوا چی دروست ئەبێ ئەگەر ژیانی ئابووری وڵاتێکیش بەس بەند نێ بە موچەوە ئەی سێکتەرەکانی کە سێکتەری بوون نەتەندروستی سێکتەری بازرگانی سێکتەری بۆ نمونە ئیستثمارەوە بەرهێنان ئەی ئەمانە بە چ شێوازە تۆ ئەتوانی ڕێکیان بخەیتەوە چۆن نتوانی بە تعبیەیان بکەی بەو دراو نقودەی کە تۆ لە دەستانیە ئەمانە وامان لێکا کە ئێمە جۆرێک لە ناگەشتبینیمان بۆ دروست بێ لە ئابووری هەرێمی کوردستانەوە پێمان بڵێن کە ئەگەر ئابووری هەرێمی کوردستان بەم شێوازە بێ لە جاتی ئەوەی کە ئەو با بڵێن وردە گەشەی کە جاران احتیمالیە هەیبوو بیکە احتیمال هەیە بە ناقص و بە سالە بۆمان بشکێتەوە. بەڵێ فاروق غەفور شارەزا و پسپۆڕی ئابووری سوپاس لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی.